بەناوی خوا بەیانیتان باش خۆشحاڵم لە خزمەتتانە دەستخۆشیەکەم لە کاک دکتۆر سوهەیب من لەوەی کە هەم زۆرتر نیشانەدا من خۆم باش دەناسم مامۆسا هەژار لە چێشتی مجیوەرا کاتێک خۆیان ناسینێژێ چۆلەکە چیوێ و شۆرباوی چیوێ کە ئەو وابێژێ منەشە بێژم مێرولە چیوێ و شۆرباوی چیوێ ڕەنگە لە مێرولەیش شێک کەمتر بێژم بەڵام بەڕاستی لە جێگەیەک دانیشتوین بۆوە ناشێ خۆمان بچوو بکەین و هەر تەواضع بکەین ئەبێ ڕاستیەکان بخەینە بەردەستی یەکتری بەشک و ئەم ڕێگەی ناهەموار و هەوراز و لێژی ژیانە کە حەز بکەیت و حەز نەکەی تێ ئەپەڕێ و ئەگەر پیا بڕۆی تۆ ڕۆیشتی ئەگەر پیانە ڕۆی بەسەر تا ئەڕوا و جێ تێڵێ ئەبێت تیا بڕۆین و ژیان بۆینە ڕێوە و ئەوانەی کە لێزانن باشترەوەن و ئەوانەیش کە لێ نەزانن خۆیان خەسارەکانی دەن ئیتر بەگوێ ئێمە بکەن ڕەنگە خەسارەکانیان کەمتروێ خۆیان لێزانون ڕەنگە سوودیان زیاتروێ خۆشیان بخەڵافێن و بخەون کاروانە ڕوا و جێ ئەمێنین هەر کەسێک بەیانی لە خەواڵناسێ خۆی جێ ئەمێنی بەم بۆنەوە چمە سەری ئەسڵی بابەتەکە ژیانسازیە دوای قۆناخی زانکۆ ئێمە ژیانمان زانکۆ و بەر لە زانکۆ و دوای زانکۆی نیە ئەمانە لەبەر ئەوە دیاری بکەین هێمە هەمومان ئینسانین لەبەر ئەوە دیارێ من کێم ناوێکەنە نەسەرمە نامنیش هەر لە ئێوەم لەبەر ئەوە بێژین ئەمە کوێس و ئەوە کوێس مەجبورین بێژین ئەمە شەقامی فلانەوە ئەوە شەقامی فلانە ئەگەر نە شەقامەکان ناوی خۆیان نازانن زانکۆیش هەر ژیانە پێش لە زانکۆیش هەر ژیانە دوای زانکۆیش هەر ژیانە بەڵام ئیتر بزانین ئەرکەکانی هەر کاتێکیان کامە و بەڕێوەبردنی چۆنە ئەتوانێ سوودمەندی و تەسیری و کارگەری زۆرتری بێ لە ژیانمانە من بە پرسیارێک دەست پێ یەکەم پرسیارەکە ئەوەیە کە ئێمە بۆچی تووشی مادە هۆشبەرەوی کۆمەڵێ پرسیارەکەم وەڵامەکەی خۆمەی دەموو دوای کۆمەڵە پرسیارەکە یەک پرسیارەکەم هەوڵ بدەن ئێوە وەڵامەکەی بدەن نەیشتان داوە دووبارە خۆم وەڵامەکەی دەم ئێمە بۆچی ئەبینین پیاوێک ژنەکەی تەلاقەدا ژنێک لە شوەکەی تەلاقەسێنی باوکێک زلێکەدا بە ناوگوێی مناڵەکەیە تەلەبەیەک کتێبەکەی کوتێبە زەویە کەسێک هەندەکەی ئەشکێنی یەکێک ئەتۆرێ و ئەچوا بڕێ و نایەتەوە ڕانندەیەک سایقێک لە سیارەکەی دابەزێ و دەکا لە یەکێ لە مسافرەکانی دوکاندارێک شتە فرۆشێ کڕیارێک هاتە و چتی لێسێنێ بەرەونە یەکتری و دوکانەکە ڕژێن و دەراوسەکان تێنە سەیریان ئێمە بۆ ئەم کارە ساتانەکەین یەک وڵامیە حاڵمان خراوە گەرەکمانە حاڵمان خاس بکەین ئەو پیاوە دەیەکا لە مناڵەکەی تووڕەس وا ئەزانێ لێدا حاڵی خاسەوێتەوە لێدا بەڵام جیاتی حاڵی خاس بێ مناڵەکە تۆریا و چوە دەر باوکەکە بێت تاقەتێ تەلەبەیەک تووڕەس لە کتێبەکانی حاڵی ناوێت سەختە ئیمتحانەکە قرسە بۆی سعیەکەی بەش ناکات کتێبەکە کوتێوە زەویە بۆی کوتێوە زەویە حاڵی خراوە ئەی کوتێبە زەویە بۆ حاڵی خاس بێ کە ئەی کوتێبە زەویە کتێوەکەی دڕێ و کاتەکەی لە دەست دەرەچێ و دوو لاپەڕەکەم تریچە خوێنێ حاڵی خراپترێ ئەو سایقەتێکی مسافرەکە کاتە شەڕ لەسەر پارەز لەسەر قسەز لەسەر باوەڕە حز بە هەرچێز ئەوێتە شەڕیان دایە بەزێنێ و تێنە خوار بۆ یەکتری ئەدەن لە یەکتری هەم سیارەکەشکی هەم دەمولوتی خۆیان نشکی آخر حاڵیان خراوە گەرەکیانە حاڵیان خاس بکەن لێ نەزانن نازانن ژیان سازی بکەن گەرەکیانە ژیان خاسکەن بەڵام خراپێک ئەمە ڕاستیەکە هەموو ڕۆژێک گشتمان تێکیان ڕووبەڕوەی کێ لەمەی نەکردووە کێ ئەم خەتایە نەکردووە ئەگەر بپرسی لێی بۆ واو کرد گەرەکی نەوخراو بکە گەرەکی و خاس بکات بەڵام جیاوازی ئەوەسە نازانێ خاس بکات ئەمە پرسیارە سەرەکیەکان وتم کۆمەڵی پرسیارە گشتمان خەریکین ئەوە خراپەکە و ئەوە خاسەکە حاڵی خراوە گەرەکی حاڵی خۆی خاس بکە بەڵام بازێکی ئەزانێ حاڵی خۆی خاس بکە بەمەیە ژن لێزان پسپۆر بازێکی نازانێ و خراپتریەکە هەوڵی چەدات بۆەوە خاسی بکە بەڵام هەوڵەکانی ئێوێتە خراپکردن دیارە گشتمان دڵمان ناپێوە حاڵمان خاسکەین گشتمان هەوڵەدەین خاسیکەین
گشتمان بۆەوە خاسیکەین، پارە خەرجەکەین، کات خەرجەکەین، عمر خەرجەکەین، توانامان خەرجەکەین، بازێکمان خراپتریەکەین. ئەوەسە ژیانسازی گرنگەوێت. ئەگەر بە خوێندنی زانکۆوێت، ئەگەر بە ئەزمون و تەجروبەی پیرانوێت، ئەگەر بە قەرەبووکردنەوەی هەڵەکانەوێت، ئێمە ئەبێ ژیانمان بسازین. ئەمە پەیوەندی نییە بە خوێنکار و ئەوەی کە خوێندنی نییە و بێسەوادە. ژیان هینی تۆس و نەیسازی خۆت زەرەرت کرد. جای سا پرسیاری دووم دەست پێکە. چۆن ژیانمان خاسکەین؟ لەکوێوە دەست پێ بکەین؟ گشتمان خەریکین، وتمان بازێکمان غەڵەت خەریکین. دوو جیاوازی هەست. یەکێک نازانێ و ئەزانێ نازانێ، ئەپرسێ لە یەکێ و ڕێگەیەکە دۆزێت. یەکێکی تر نازانێ و نازانێ هەرۆ ڕێ قەدیما خەریکە ئەڕانێ ئەچوە غەڵەتە چی. ئێمە ئیسایی تر زانیمان ئەم ماشین شکاندنە، ئەم شەڕکردنە، ئەم ژن تەلاقداینە، ئەم تۆریانە لە ماڵ، ئەم تەلاق سەندنە لە ڕاستیە وا ئەزانین بۆ حاڵمان خاسکێنەکەین، نەمانزانی ئەمە خراوتریەکە. ئیسا گەرەکمانە خاسیکەین. پرسیارەکە ئەمەسە، لەکوێوە دەست پێ بکەین؟ لە زانکۆوە؟ بەر لە زانکۆ، دوای زانکۆ. بۆیە وتم زانکۆ ئەعتبارە نقطەیەکە ناوی ئەنێن بۆەوە بێژین هاینەکوێ تا بزانین ئەو لامان کەس ئەم لامان کەس. لەو جێگەوە دەست پێ بکە کە ئەوەڵین جێگە و نێزیکترین جێگەس. ئەوەڵین جێگە و نێزیکترین جێگە بۆ گۆڕانکاری، بۆ ژیانسازی لە ژیان تا کوێس؟ ئێستا و ئێرە. بۆ کێ؟ بۆ من. تۆ ناتوانانی ژیانی من بگۆڕی، ژیانی خۆت دەتوانی بگۆڕی. ئیتر ئیسا تۆ پۆلی چواری، پۆلی یەکی، مامۆستای، خوێنکاری، بێسەوادی، ئەگەر تۆ دڵ وا پێوە ژیانە خاسکەی لێرە و لێ ئێستاوە بۆ خۆت دەست پێ بکە. تۆ ناتوانانی من بگۆڕی. یەکێ لە هەڵەکانی ژنوشوەوەسە کچێک کوڕێک تێت داوایەکە، وەختی ئەچنە ئوتاقێک یەکتری بناسن و قسە بکەن وەیەکۆ و بیر و ڕاکانیان ئاڵ و گۆڕ بکەن، بزان ئەتوانن وەیەکۆ وەکو دوودانە دەستکێش، وەکو دوودانە پێڵاو جووتون و پیاوێک بگەێن نەمەقسەد و پێڵاو پیاوەون. پێڵاوەکان لاروون، تاوەتاون، تەنگون، بێکەوشی چاکە تا پێڵاوی تەنگ، بێماڵی چاکە تا ماڵی پڕجەنگ. ئەم دوانە ئەبێ ڕێکون. ئەگەر پێڵاونەوە لە پێڵاوی تەنگ باشترە، مامۆستا پیرەمێرد دێژێتی. ئەڕۆنە ئەوتاقە نایەژێ ئەم پێڵاوە بۆ من تەنگە بانەی کڕم. پیاو ژنەکە وەیەکۆ قسەکەن چی هیچیان وەیەک ناخوا. ئەم غەڵەتەکەن. ژنەکەیژە کورە لەو لا خاسیەکەم. خەوەری نییە پیاکەی جێژێ منیش لەو لا خاسیەکەم. ئەمیان نەخونج، ئەویان نەساز، ئەم ێژێ سیر، ئەو ێژێ پیاس. دوایی وەختێ زندگیان شروع کرد پیاکە گەرەکێ ژنەکە خاسکە، ژنەکەیش هەوڵا ئەم خاسکە یەکتری وەکو بەردە چەخماخ دەکەن یەکتری و هەر بزیسکە و ئاگرە. آخر بە باوەڕێکی غەڵەتەوە دەست پێ کرد. تۆ فەقەت دەتوانی خۆت خاسکەی، ناتوانی کەسی تر خاسکەی. چون تەنیا کەسێکەوە لە بەردەستە ئەتوانی بیناسی، ئەزانی لێ هاتوویەکانی چییە، ئەزانی مەحدودیەتەکانی چییە، ئەزانی هەڵەکانی کامە خۆتی نازانی بەرانبەر کێس. ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەیت. جا ئێستا و ئێرە بۆ خۆت گەرەکمانە ژیانسازی دەست پێ بکەین. ئیتر ئێرە ێژن پێی زانکۆ. ئێمە بۆ قۆناخی دوای زانکۆ ئەمڕۆ قەرارە قسە بکەین. وتم ئەم نقطە بۆیە ناوەوەین تا بزانین پێشی کوێس و پاشی کوێس. پاش لە ئێستا تۆ هەرچی خوێندنە کردێ کۆمەلگا چاوەڕوانی لێکە. مامۆستای گەرەکە بۆ مەکتەب، دکتوری گەرەکە بۆ نەخۆشخانە، ژنی گەرەکە بۆ گەنجەکان، پیاوی گەرەکە بۆ کچەکان، خانەوادەمان گەرەکە مناڵی لێ بکەوێتەوە. کۆمەلگا دوای تێ ئەگەر کوڕ و کچەکانمان زەواج نەکەن، ئەگەر ئەوانە پێ ئەگەێنن پەروەردەی نەکەن تووشی گرفتەون، ئێوە ئەبێ پەروەردەی مناڵ لەمە دووە، پەروەردەی خۆتان تا ئێستا بوو. لەمە دووە ئەبێ خێزانگیری بکەن، دوای خێزانگیری ئەبێ نەوەی نوێمان بۆ پەروەردە بکەن. ئایا لەوانە ئەزانن؟ هەر ریاضیاتتان خوێندێ، هەر بیرکاریتان خوێندێ، هەر فیزیاتان خوێندێ، ئەی علمی ژیان کووە. بەڕاستی ئێمە علمی ژیان چیمان خوێندێ؟ ئەزانین ئاشتی بکەین دوای شەڕ؟ ئەزانین بۆچی شەڕەکەین؟ ئەزانین کچێک بۆچی ئەتۆرێت لە ماڵی شوەکەی؟ چوەسۆ تەلاق بسێنێ یا شوەکەی ناڕاستیەکی واتیا گەرەکی ڕاستی کاتۆ. ئێمە هەموو تۆریانێک بۆ تەلاقەکەین کە تەلاقەوێتە جوای تۆریانەکانمان. ئێمە وەختێتەکی شوەکەمان ناتەکی ڕەفیقەکەمان ناتەکی مامۆستاکەمان ناتەکی دایکەکەمان ناتەکی باوکمانە قینەکەین بۆ وەسە نەمان گەرەکە یا لە شتێک تووڕێن گەرەکمانە خاسی بکەین، جیاتی خاسی بکەین، خراویەکەین. ئەمە هەڵەی ئێمە ژیانسازی ینی تۆ هەوڵە دەی بیسازی خراویەکەی.
ئەدەی لە لەپتاپەکە دەیشکێنی بۆوە دێر ڕۆشنەوێت ئیتر هەر ڕۆشن نابێت بۆ لێدا وڵا گەرەک موچاکی بکەم ئەمە هەڵەکەمانە لەسەر ئەم بابەتە ئەم کاتە دریا پێمان ئینشەڵا قسەکەین هەر کەسێک لە ئیمڕۆ بۆ خۆی ژیان سازی بکات کۆمەلگا چاوەڕێمانە زانکۆ مەدرسە هەوڵی باوکو دایک هەوڵی مامۆستا هەوڵی تەلەبەکە خۆی هەمووی بۆ مەسە کەسێکی پێگەیشتوین لە پێشە بۆ خۆمان دەرد بخۆین لە پێشە چاودێر و دڵسۆزی خۆمانین لەولا چاودێر و دڵسۆزی کەسە نێزیکەکانمان وەکی ئەگەر کچی شوەکەت ئەگەر پیاوی ژنەکەت لەولا مناڵەکانە لەولا کۆمەلگاکە لەولا بنەماڵەکە لەولا وڵاتەکە لەولا بەشەریەت گشتی کورە تۆ ئەبێ گەورەتروی خەمی ئاسمانەکان و خەمی ئەستێرەکانیش بخۆی هەر کەسێک بە عنازەی خۆی خەمەخوات یەکێک خەمی ماڵی خۆی خوات چون ماڵدارە یەکێک خەمی شارێکە خوات چون شاردارە یەکێک خەمی وڵاتێکە خوات چون سەرۆک کۆمارە یەکێک خەمی دنیا خوات چون بۆ تەواوی دنیا ئەژی تۆ بە ئەندازەی مێشک و گەورەی نە بە ئەندازەی جەسە جەسە هەرچی چاختر هەرچی لەڕتر هەرچی لاواستر زۆر فەرقی ناکات لە کەسایەتی کەسەکە بیر و ڕاکانی فەرقکات ئەبێت تۆ لە ئێستاوە لە پەروەردەی خۆتا بۆ ژیان سازی بیر و ڕاو بگۆڕی تۆ ئەگەر بیرت و گۆڕی فکرت و گۆڕی ژیان ئەگۆڕی تۆ هەر ئاوا بیری لێ بکەرەوە کە خەریکی برسیتە برسێتی ئەوە بۆ نان خواردن هەموو ڕۆژێ ئەمە گشتمان ئاوازی گزاگەکەین ژیان ئەمەسە ئەم جوڵەی ئەم سەرۆ سەرسە برسیتەوێ ئەچی چتێ خۆی تێر بووی تێتۆ ئەخەوی برسیتەوێ ئەچی چتێ خۆی تێر بووی تێتۆ هەموو ڕۆژێ ئەمە نییە چەندێ تەمەن دەبزانم ڕۆژێک بووە لە بیر و بچوان نانێک بخۆی ینی ڕۆژی بێنان خواردنتان بووە 24 سعات نەت خواردیوە و نەخەوتوی ئەی ڕۆژی بێخوێندنتان بووە زۆر زۆر آخر خوێندن مێشک گەورەکە کەی گرنگە لەش برسینەوێ جانەوەر فەربه شەوەد لیک از علف ئادەمی فەربه ز عز است و شەرەف جانەوەر فەربه شەوەد ئەز هەڵق و نوش ئادەمی فەربه شەوەد ئەز ڕاه بوش پیاو قەڵەوەوێت بە عزەت و شەرەف جانەوەر قەڵەوەوێت بە ئاڵف و گیا ئاوەم ئینسان ئەخوات لە ڕێگەی گوێچکەوە حەیوان ئەخوات لە ڕێگەی دەموو خواردنی دەمی من و خواردنی دەمی حەیوان شەرەف نییە ئادەی شەرەفی حەیوانێکی بە شەرەف و حەیوانێکی بێشەرەفم پێیشان بێت مانگای بێشەرەفتان دیە ناوەڵا حەیوان شەرەفی نییە بێشەرەفی چی نییە ئەسەن شەرەف تایبەتمەندە بە بەشەر بەشەرە شجاعە بەشەرە دڵسۆزە بەشەرە خێرخوازە حەیوانی خێرخواز و حەیوانی نامەردمان نییە گورگ کە ئەدرێت ناوێ بێژین پێی دەڕەندەست چون بۆوە دروست کریاوە مەکینەی سەرتاش سوحتە ئاوارەی خواوەکو گورگ سەرە تاشێ مەکینەی سەرتاش خراوە بڕوان ئەمەمکە گیای ڕنێتەوە دەی پێویستە ئەگەر نوێ ناکرێت ژینگە ئەمانەی گەرەکە بەشەرە کە شەرەفی هەست شەرەفیش بە زانین و فێربوونە هەرچیە گەورەترویت یانی زاناتریت خێرخواستریت دڵسۆزتریت ژیان لێرەوە دەست پێکە ژیان سازیان ئەمە ئیتر ئێوە لەمە دوای زانکۆتانە زانکۆ خەریکە تەواوەوێت تێنە دەر ئیتر گەنج نییەن مناڵ نییەن ئەو نە کەسێکە وەکو پیا و تماشاتان نەکرێت مناڵێکی 18 ساڵ پێش لە 18 ساڵ پیاوێک بکوژێ نایوەن قەساسی بکەن ێژن هەنۆز مناڵە هەنۆز باڵغ نەوە بلوغ چەند ڕووی هەست بلوغ ینی پێگەیشتن مەچوڕێشن چەند جێگەی هەست یەکێکیان بلوغی عەقڵە تۆ تا نەگەیتە سنی عەقڵی بلوغی عەقڵ ڕووی نەداوە یەکیان بلوغی جنسیە تۆ ئەبێ بتوانی وەکو پیا وەکو ژن بوویتە خاوەنی مناڵ ینی توانای جنسی پێیا بکەیت زۆر کەسێک توانی جنسی هەست بلوغی عەقڵی نییە ئێمە بە باڵغی نازانین هەر کەسێکیش کەمەندامی عەقڵوێت عەقڵی نزموێت ڕۆژێک تێت بلوغی جنسی ڕووەدا گەیە 17 بلوغی جنسی ڕوویدا و ژنوێ مناڵێوێت و پیاوێکی مناڵێ وەلی عەقڵی نییە ئەمە بلوغ نییە بلوغی اجتماعی بتوانی تەکی خەڵکا تەعامل بکەی گفتوگۆ بکەی شەڕکرد نەیگەێنیتە چەقۆ و تفەنگ بە قسە تەواوی کە ئەمە بلوغی اجتماعیە سوح بەلاتۆ لە شەڕ خۆشەویستتروێت ئەمە بلوغی اجتماعیە کە خێزانگیری کرد شەڕی تۆ دەراوسێ نێتە سەیری مناڵەکانوان لە ماڵا شەڕ بخەیتە دواتە ئەوانە ڕۆن بۆ مەکتەب شەڕەکە بە قسە تەواو بکەی با مناڵەکە خواردنی بخوا و کتێوەکەی بورێەوە دەسۆ بڕوە زۆر شەڕی باوکو دایکمان نەیەڵا ئێمە نان بخۆین نییە لە بیرتانە ئەمە بلوغی اجتماعیتە
بلوغی فەرهەنگی زوان و زێد و کولتور و خەڵکی وڵاتەکە پاڵدەستن گڵۆپی خۆی ڕۆشن نەکاتەوە چواردەور چۆن ڕۆشن نەکاتەوە ئەترێ خۆی بۆ خۆش نەکا خاوەن چۆن بۆ خۆشەکە ئەدەی بۆ وڵاتەکە چی پێ هیچێکی هەست بۆ زادگاکە بۆ زوانەکە بۆ کولتورەکە لە دوای ئەوە بۆ دەراوسێ دەست پێ بکەین ئمە گڵۆپ بۆ خۆمان ڕۆشن نەکەین لە دەلاخەکان و شۆقەکەی چوات کۆڵانەکەش بۆ دەراوسێ ڕۆشن نەکات تۆ ئەبێ لە وڵاتەکەی خۆتا خزمەتێک دەست پێ کردوێت تا بێژین گەنجمان پێگەیشتووە جا ئەو خزمەتە چوە بۆ وڵاتی تر ئەفلاتون لە وڵاتی خۆی قسەیەکرد ئێمڕۆ ئێمە تەرجمەیەکەینەوە لە وڵاتی خۆمان هەر نێزانی هێمە هەین ئەمە بلوغی فەرهەنگیە بلوغی ئەخلاقی مافی بەرانبەر ڕێزی بەرانبەر هەر وەکو خۆتە بێ بیپارێزی چۆن حەزەکەی ماف و ڕێز و بپارێزرێت ئایا ئەتوانی لە جادەوە ئەمە بەرچاو بکەی دەعام سیارێتێتە بەشەکەی تۆ نەدەی بە قەیا تۆ خوێنکاری ئەبێ فەرقی بێتەکی کەسی تری خوێن بێسەوادە بلوغی پیا کردێ دوای زانکۆمانە لە تۆ بەرچاوەکەم ئیتر لەسەر بلوغەکان زیاتر ناچم ئەمانە بۆیە ێژین دوای زانکۆ چاوەڕێن ئەمانەت وەرگرتووە وەکو فێربوون ئیمڕۆ لەمە دووە وەکو مەهارەت بیوێ لە ژیان تا بیکەیتە کار لێرە ئێوە تیچینگ ئەکرێن ترینینگ ئەکرێن بۆ بەیانی ژیان ئەبێ ئەو شتانە فێر بوون لە پەروەردەتانە بیوەنە کار مەهارەت لێرە لە بەخشی نەزەرە شتمان زۆرتر پێتان وتێ کۆمەلگا کاری بە نەزەر و عەقڵ تۆ نییە کردەوەی لێتەوێت ئایا تۆ لایف سکیڵەکانت هەیە مەهارەتەکانی ژیانت هەیە ئمڕۆ من لەسەر دوو مەهارەتیان قسەکەم ئەگەر ڕێ بوو سێومیش خاڵێکی شیەکەمەوە دوو مەهارەت لەمە دووە ئێوە ئەبێ بڕۆنە بەریوی من نازانم خۆت و ناسییانەوەی ساتێکی تەلەبەکانی پۆلیەکە لەم زانکۆە ئێمە لە خۆناسیوە دەستمان پێ کردێت کە من دڵم پێوە و زیاتر لە 30 سەعات ئیشی لەسەر بکەین چون مۆبایلێکە ڕۆژی ئەوڵی سێنن دووسێ ڕۆژی پێچێ تا بیناسن دووسێ ڕۆژە کاتە ڕۆژە 5 سەعات لەسەری ئیش بکەن کاتە 15 سەعات بۆ ناسینی مۆبایلێک ئینسان گرنگە یا مۆبایل ئینسان ئێمە چەند سەعات لەسەر خۆمان ئیشەکەین بۆ ناسینی ئێمە لێرە تایسا 6 سەعاتە یا 8 سەعات لەسەر خۆناسین ئیشمان کردێ پارەکە ترینینگێکمان لە ناو شارا بوو 40 سەعات لەسەری ئیشمان کرد بە چلەکەیش تەواونەوە من نازانم خۆت و ناسیە یانە درەنگە ئیمڕۆژ من هەر 1 سەعات کات هەست لە خزمەتتانەوەم لەسەر ئەوە تۆ بە ئەم ناسینی خۆتەوە ئەبێ بە هەڵ ببژێری ئینسان کارێک بکات خۆشەوا دڵی وا پێوە کەسێکە دەستی وا لە کارێکە وا دڵی واتیایە لە زەتی لێوە تۆ بێژە بلوێر لێدانی تۆ بێژە هەڵپەڕکێوێت زۆرێ لە ئێمە خوێندن و زانینێکمان کردێ بەیانی کارێکەکەین نەپەیوەندی بە مەوازنە دڵیشمان وا پێوە بۆیە زوو شەکەتەوین پێش منی ساڵ ئایسا 30مین ساڵی مامۆستایی من بڕواتان بێ هەست ناکەم ساڵی یەکەمی شوێت وازانم ئایستا دەسم پێ کردی ئەسەم مانوی نازانم چییە پێرە شەو سەعاتی 3:30 لە ئێران خەوتوم 6 بەیانی کەوتومە ڕێ دوی دوانی وەڕۆ لە پێنجێ ناوم و وتارم بووە شەو دوای خواردن گەیمە سەرا لایڤێکم کردەوە تەکی خەڵکی ترا قسەم کردێ ئیمشەو خەوتین بەیانی ئیساوا مەرە ئێوەرە هەمە هەڵەوجێ بۆ مامۆستا لە ئەنجومە ناوتم لە ئێرا گەڕامەوە هەر ڕۆژە لانی کەم دووسێدا نەوتارمە لێرە گەڕامەوە دوێکە هیچ تەلەڤزیۆنەکان و چەند جێگەش مقابلەیان کردم لێرە گەڕامەوە لە زانکۆکەی خۆم ئەوە دەوامی بەردەوامە لە زانکۆی سنە ڕۆژی حەوت لە زانکۆی مەهاباد ڕۆژی 11 کاتی ئێران ئەبێ بڕۆم بۆ وێنە مەهاباد زۆر لە سلێمانی لە منۆ دوورترە باوەڕەکەی وەختی ئەچم ێژی بۆ مەکتەبە چم ێژی پۆلی یەکم و سوح بۆ مەکتەبە چم ئاخر ئیشی یەکەم حەزی لە یەکەم مانووی نازانم چییە خەریکم ژیانەکەم بۆ تەلەبەکانی پۆلیەک گوتم لە گۆڕستانێکە قبری گۆڕستانەکە بەردێک وابانیە بەردە قەورەکان دوو تاریخی پێوەیە مێژوو لە دایک بوون مردن ئەمە تەمەنە دوایەوە نووسانە چەندێ ژیانی کرد بۆ نمونە نووسانە محەدینی محەممەدخانی لە دایک بووی 1970 لە دنیا چوو کۆچی دوایی 2019 تەمەن 49 ساڵ چەندێ ژیانی کردە وەڵا 3 ساڵ و نیو وەڵاوە ڕاستی پێتانیێژم بەخوا لە نازانم بەخوا هەر ژیانم کردی هەر لە مناڵی تا ئێستا ئەوە کردەوە خۆم حەزم لێکرد باوکم بە زۆر پێی نەکردم دایکم بە زۆر پێی نەکردم ئەوە کە حەزم نەکرد نەمخۆن ئەوە کە حەزم نەکرد نەموت ئەوەی کە زۆر و بچووکیم نەکرد ئەوەی کە تەماح و هاوڕێیم نەکرد ناژم هەمووی بۆ خۆم ژیان و ڕەنگە لە بەرچاویەوە بێ قیمەتی کوێ وتم من قسەی هیر ئەند ناو بۆ خۆم بۆ می خۆم من بۆ خۆم ژیانم کرد
تۆش لەمە دوابێ ژیا تەمەەن بۆیتە ڕێوە یا ژیان بکەیت خۆشە تەمەەن و ژیان هاوکاتون من ئەگەرم 49 ساڵە لێم پرسنێژم شاید 15 تەمەنوێ باقیەکەی ژیانم کرد هەوڵمدا ئەو شتە بکەم حەزی لێکم من ئەو جار لێرە چوومەتەکی کاک دکتۆر سوهەیب وانە بازێ وێنەی شاخەوانی وشتی خۆم پێشاندان بازێکیانتیان برا مەکە وتم دێ من ئەمەکەم حەزەکەم من لە شاخی تقریبا عمودی و ئەڕۆمەبان حەزی لێکم کە چوومە سۆ 14 ساعت تەکی خێزانمە بە پێ لە جێگەیەکان نە کارەبای هە نە جادەی هە نە ئاوی لولەکەشی هە بۆری بێت هیچ لەو شتانە لە دێهاتێکی ئەم سەردەما هەست لەوێ پێیان ناوێ تەنانەت ئاوی خواردنەکەیان بە گوێ درێژ ئەبێ بڕۆن لە 1 کیلومتر لەولاتر بیکەنە دەبە و لە شاخۆ بێرنێبان 14 ساعت بە پێ ڕێمان کرد چوینە سەوێ شەوێک لە شاخە خەفتین 10 ساعت 56 ماڵ لە چەند ئاوایی ئەو وڵاتەوە بە پێگەڕیاین بکاتە 24 ساعت هەر بە پێ ڕێمان کردێ کەسیش نازانێت دووسێ کۆپ لە تەسویری مدانا کە خەڵک ئەو وڵاتە ببینن گاز حەزیان کرد بچن سەردانێکیان بکەن شاید کەسێەوە من بێژێت دەی تۆ نەخۆشی 24 ساعت بە پێڕێەکەی تۆ منوە نەخۆشانی من بۆ دڵی خۆمە یکەم کە دڵم خۆشەوێ پێ ئەرێ وەڵا نەخۆشم بابەش بە چاوی تۆ نەخۆشم لە چاش لە شاری ئینسانیەلی یەک قاچا گشتیان یەک قاچیان بێ پیاە دوو قاچوێت ێژن چییە؟ ێژن نەخۆشە بڕوە ئەمە دوو قاچی هەیە دەی پێڵایەتر لەکوێ بۆ بێرین ئەگەر هەمووی ئینسانەکان یەک قاچیان بواە تۆ دوو قاچی وایە نەخۆشوی جیاوازبوونی خەڵک گوێ تێمەدەن بە شەرتێک زەرەر نەدا لە خۆت و زەرەر نەدا لە خەڵک بێڕێزی نەکا بە خۆت و بێڕێزی نەکا بە خەڵک جیاوازبوون خۆی نرخێکی گرنگە بۆ تو هەرەو جیاوازیانەسە دنیای گۆڕ ئینسانە جیاوازەکان ئەم دنیایانە گۆڕی بە شێوەیەکی فکری تازە بە ژیانێکی تازە دنیایان گۆڕی